بەڵام تەرەفانی شەڕ وەکو جارێکی دەڵێم ئێمە نین فقط ئەگەر هێرشێکی لەسەر گەلی کورد هەبێ بە تایبەتیش تهدیدێکی لەسەر ناسنامەی ژن و کوردستان هەبێ ئێمە بە هەموو شێوازێک کە پێشتریش لە بەرامبەری ڕاوەستاوین ئێستاش هەر ئامادەین لە بەرامبەری ڕاوەستین ئەرکی ئێمە پاراستنی ئەو نرخانەیە نرخی یەکەم گەلە و تەواوی هەبوونێکی کە لە وڵاتەدا ژیان دەکە بۆیە ئەو ململانەی کە هەیە ئەو شەڕی کە هەیە ئێمە هەوڵ نادەین ببینە تەرەفی ئەو شەڕانە فقط دەبێ ینی ڕۆژێ قسەیەکی سیاسەتمەداران دەکەن سەرۆکانی وڵاتەکان دەکەن بۆیە ئێمە زۆر بەدوای ئەو شتانە ناکەوین بەڕاستی ئەوەی کە پێویستە لەسەر شانمانە چییە یەک ڕێزی ئێمەیە یەک ڕێزی گەلانە ناسنامەی گەلانە فڕەنگی گەلانە و لەو بوارەدا خەباتکردن و پاراستنیە هەنگاوی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ گۆڕانکاری ئێرانێکی بڵێن دموکراتیک ماوەیەکی درێژە لە بەرامبەری شەڕ دەکەن بۆیە ئارمانجی ئێمە ئێرانێکی دموکراتیکە